هەزارەها ملیۆنەها درود و سڵاوی خوات لەسەر ئەی پێغەمبەر ئەی خواپەرستی دادپەروەر ئەی ئەو کەسەی وازوتوانی سەرباز و شوێن کەوتوانی بەڕێبازی ئەم پەیامە بە بانگەوازی پیرۆسی ئەم ئیسلامە دڵ نەرمانە پەروەردەکە وەک نمونەیەکی قورئانی ئەی پێغەمبەر ئەی ڕێنیشاندەری کۆڵ نەدەر ئەی ئاشتی خوازی مرۆڤ گویست ئەوڕۆ ڕۆژێکی یەکجار خۆشە لە بۆ شاری هەولێر بەڕاستی شاری هەولێر شاری سوڵتان مزەفەر ئیسپاتی کردە کە پێغەمبەر خۆش دەوێت یادکردنەوەکەش زەرورە بەس هەریەکە یەک سونەتی جێبەجێ بکەین ئەوە گەورەترین شتە خۆشەویستترین شتە لە بۆ پێغەمبەری خۆمان 12 ڕەبیع الئەوەل لە ناو شاری هەولێر شاری سوڵتان مزەفەر کە بە چاوی خۆتان دەبینن ئەم خەڵکە زۆرە هاتووە بۆ دڵخۆشی خۆی دەربڕین کە لە دایکبوونی ئەوڕۆ فەخری کاینات محەممەد المستەفای صلی الله عليه وسلم ئەمڕۆ ئەم یادکردنەوە بەس تەنها یادکردنەوەکی سەر شەقام نەبی ناو بازار نەبی یادکردنەوە بی بە سونەت بی بە فەرمودەکانی بی بە ژیاننامەی خوێندنەوەی بی یادی لەدایکبوونی پێغەمبەر زانین بە چ دەکردەوە تو ڕەنگ بداتەوە لە ژیانتدا تو منداڵەکەت فێر بکەی کوڕە جوانەکەم کچە شیرینەکەم من ئەوڕۆ دەچینە بازار ئەوڕۆ پێغەمبەرێک لەدایک بووە کەوتینای ڕووناکە ژیانی پێغەمبەری ساسەلەم لەو منداڵی بەشێک تێیگەینە دوو فەرمودەی فێرکە نوێژەکانی فێرکە پێغەمبەر ساسەلەم بە چ دڵخۆش دەبی کو دڵوان پێخۆش نەبی کە ئێمەی هەموو ڕزگار کردیە لە کوفر ئێمە ڕزگار کردیە کە پێغەمبەر و مسلمانان دەڵێن ئێمە هاتینە خەڵکی لە کۆیلایەتی لە بەندایەتی بەندە قورتارکەین بۆ بە بەندایەتی خودای باشە ئێمە لە بەندایەتی عەبد و سەنەم و بت و سەنەم قورتارمان کەن بۆ بەندایەتی خودای خوای بناسین سیلە ڕەحم بزانین خۆشەویستی بزانین ڕێز بزانین لە خیانەت دوور بین لەگە داک و بابمان باش بین لەگە برادەر و دۆست لەگە گەنج لەگە منداڵ لەگە پیا و ئافرەت هەموو چینێک ئاهی لەوەی خۆشتر هەیە جا داوا دەکەین ئینشاءالله هەموو خەڵک چۆن ئێستا بە شەوق و بەزەوقن ئەوها بە کردار و بە عەمەل و بە زوبان هەمووی متەمەسک بن بە پێغەمبەری خۆشەویست